تیۆرەکەی کارل یۆنگ دەربارەی دەروونخواز و دەرەوەخواز. دەروونخوازی و دەرەوەخوازی زاراوە گەلێکن بۆ یەکەم جار لەلایەن کارل گۆستاڤ یۆنگ داهێنراون لە سویسرا لە ساڵی 1920. بەپێی یۆنگ کەسایەتی دەرەوەخواز بەدوای پەیوەندێکی چڕ دەگەڕێت لەگەڵ جیهانی دەرەوە و کەسایەتی دەروونخواز وزە دەرونیەکەی بۆ ناخی خۆی دەگەڕێتەوە. بە بڕوای یۆنگ هیچ کەسێک لە 100% دەرەوەخواز یاخود دەروونخواز نییە، بەڵکو هەردوو سیمایەکە لە ئێمەدا هەیە، بەڵام زۆربەی مێشکەکان مێلیان بۆ یەکێک لەلایەکان هەیە. ئەگەر هەردوو تایبەتمەندیەکەش هاو ئاست بن دەتوانین بڵێن کەسەکە کەسایەتێکی دووفاقی هەیە. لە ساڵانی 60ەکاندا دەروون زان هانس ئایزنک بیرۆکەکانی کارل یۆنگی پەرەپێدان ئاماژەی بەوەدا کە جیاوازی سەرەکی نێوان دەروونخواز و دەرەوەخواز لە شێوازی بەدەستهێنان و بارگاویکردنی وزەی دەرونیاندایە. دەروونخوازەکان بە سروشتی خۆیان ئاستێکی بەرزتری چالاکی مێشکیان هەیە، هەر بۆیە هەست بە پێویستێکی زیاتر دەکەن بۆ خۆپاراستن لە هاان دەرەدەرێکەکان و بۆ خۆ دوورخستنەوەیان وزەی دەرونیان بەدەست دەهێنن. چالاکی دەماری دەرەوەخوازەکان کەمترە بۆ زاڵبوون بەسەر ئەو کەمیەدا پێشوازی لە هاان دەرەکی دەکەن، ئەمەش دەبێتە هۆی بارگاویکردنی وزە دەرونیەکەیان. بۆ وێناکردنی جیاوازیەکە با بەراوردێک بکەین لە نێوان دوو منداڵی خەیاڵی. جێی دەرەوەخوازە و حەزی لەوەیە هاوپۆلەکانی دەوری بدەن، چێژ لەوە وەردەگرێت کە جێگای سەرنج بێت و زۆر حەزی لە قسەکردنە لەگەڵ هاوڕێیەکانی لەبارەی گشت جۆرە بابەتێک. یاری تۆپی پێ لەگەڵ کەسی نەناسراو دەکات و ڕاستەوخۆ دوای ئەوە ئامادەیە یاری پینگ پۆنگ لەگەڵ کەسێکی تر بکات. وزە دەرونیەکەی بەگەڕان بە دوای هاندەری دەرەکیدا بەدەست دەهێنێت. ئان کەسێکی دەروونخوازە کاتێک منداڵەکانی تر لە پارکەکە یاری دەکەن چێژ لەوە وەردەگرێت بە تەنیا دابنیشێت و سەیریان بکات. لە ماڵەوەشدا بە تەنها سەوزەوات لە باخچەکە دەچێنێت. هێواش شارەزایەکی ڕاستەقینەی لێ دەردەچێت لەو بوارەدا، بەڵام لە لای کەس نەیترکاندووە. بۆ بارگاویکردنەوەی پاتریەکانی ئان پێویستی بە کاتێکی ئارام و بێدەنگ هەیە. مەرج نییە کەسانی دەروونخواز شەرمن بن، تەنانەت ئەگەر واش دەربکەوێت کە خۆیان لە چاکوتۆنی بەدوور دەگرن. ئەسڵان ئان بە هیچ شێوەیەک شەرمن نییە، لە قسەکردن لەگەڵ کەسیش ناترسێت، تەنانەت لە قسەکردن لەگەڵ کەسانی بەتەمەنیش. کاتێک کەسانی زۆر لە دەور و بەرین و گفتوگۆکان ڕووکەشی یاخود سەر لێ شێوێ نەرن، ئەوە زۆر بێتاقەت دەبێت. استراتیژیەکەی بۆ دەرچوونی لەو حاڵەتانە ئەوەیە کە بە ئەندێشەییدا بگەڕە و لە بێدەنگیەوە وزەی بێتەوە بەر. لە کاتێکدا جێی حەزی لەوەی خەڵکی لە دەور و بەر بێت کە هاندێرێتی بۆ ئەوەی لە گفتوگۆیەکەوە بچێت بۆ گفتوگۆیەکی تر. هەندێک لە شارەزایان بانگەشەی ئەوە دەکەن کە کەسانی دەروونخواز و دەرەوەخواز بۆ پێکهێنانی بیرکردنەوەکانیان ناوچەی جیاوازی مێشکیان بەکاردەهێنن. کەسی دەرەوەخواز مەیلی بەکارهێنانی یادگەی ماوە کورتی هەیە، هەر بۆیە دەتوانێت بە خێرایی پەیوەندی دروست بکات لەگەڵ کەسانی تر. لەبەر ئەوەشە جێی زۆر قسە دەکات و زۆریش خێرایە لە قسەکردن. زیرەک دەردەکەوێت چونکە هەمیشە کاردانەوەکانی مێشکی خێران، هەر بۆیە زۆرجار پێشبیرکردنەوە قسە دەکات و دواتریش ڕای خۆی دەگۆڕێت. بەڵام ئان پێویستی بە برکردنەوەیە بۆ ئەوەی بە بریاییەوە زانیاریەکان لە یادگەی ماوە درێژدا بگەڕێنێتەوە، واتە بیری بکەوێتەوە. بەهۆی ئاڵۆزی خەیاڵی پێویستی بە کاتێکی زیاترە بۆ ڕێکخستنەوەی خەیاڵی، بۆیە پێشوەختە بیر دەکاتەوە ئینجا قسە دەکات. گەربێت و گەشتیارێک داوای ئاڕاستەی شوێنێکیان لێ بکات، ئەوە ئان کەمێک کاتی دەویست بۆ وڵاندانەوە. لە کاتێکدا هەرزوو جێی چەندین هەڵبژاردەی جیاوازی پێدەدا. مامۆستای باش و سەرکردە زیرەکەکانی بازرگانی لەبارەی سروشتی جیاوازی نێوانیان دەزانن و هەوڵ دەدەن پەرە بە خاڵە بەهێزەکانیان بدەن. بۆیە لە کاتی پرسیارکردن داوا لە هەمووان دەکەن پێش ئەوەی وڵام بدەنەوە بۆ خولەکێک بیر بکەنەوە. بەو شێوەیە کەسانی دەرەوەخواز دەتوانن پێش ئەوەی قسە بکەن بیرکردنەوەکانیان ڕێک بخەن. دەروونخوازەکانیش کاتی زیاتریان دەبێت بۆ ئاخاوتن و باشترکردنی وتاردانیان. لە چارەسەرکردنی کێشەدا پرۆسەیەکی فەرم یاخود تەکنیکی جاری قسەکەر بەکاردەهێنن بۆ ئەوەی کەسانی وەک ئانیش بتوانن بەشدار بن. تەکنیکێکە بەکاردێت بۆ ئەوەی تەواوی ئەنجامانی گروپەکە هەلی قسەکردنیان بۆ بڕەخسێت. دەکرێت پرۆژە گروپیەکان بە شێوازێک ڕێک بخرێت، هەردوو جۆرەکە بتوانن بەشدار بن، واتە لە یەک پرۆژەدا کەسانی دەرەوەخواز و دەروونخواز بەیەکەوە کار بکەن. بەم شێوەیە جێی لە ئانەوە فێر دەبێت چۆن بیرۆکەکانی ڕێک بخات بۆ ئەوەی بتوانێت قوڵتر بیر بکاتەوە. لە بەرامبەردا ئان سوود لە توانە خێراکانی جێی وەردەگرێت لە پەیوەندیکردندا و فێری بیرکردنەوە و ئاخاوتنێکی ڕێکتر دەبێت. لە پرۆژەی داهاتووشدا دوو جۆرەکە بەیەکەوە دەگونجێن و سیمای خۆیان لە کەسی بەرامبەردا دەبیننەوە. گەڕ ڕوو بەڕووی ئاڵانکاریش ببنەوە دەبێت دەروونخوازەکان قسە بکەن و دەرەوەخوازەکانیش بیر بکەنەوە بۆ چارەسەری ئاڵانکاریەکە. ڕۆدۆڵف شتاینەری پەروەردەکاریش ئەو شێوازەی لە قوتابخانەکانی واڵدۆرف پەیڕەو دەکرد. توێژینەوەکانی جیرۆم کاگان لەبارەی میزاج بۆ منداڵانی ساوەت دەری خستووە. زۆرێک لەو سیمایانەی لەگەڵیدا لەدایک دەبین تاوەکو گەورەی شەر لە کەسایەتیماندا دەمێننەوە. بۆ توێژینەوەکەی هەڵسا بەڕووبەڕووکردنەوەی 500 منداڵ بە هاندەری جۆرا و جۆری وەک دەنگی بەرز و بۆنی ناخۆش،
نزیکەی 120 کۆرپەلەکان دەگریان یاخود دەشڕەژان، 140 بە ئارامی مانەوە، 140 تریش کاردانەوەیان لە نێوان دوو جۆرەکەی تر بوو. دوای ساڵانێک تاقیکردنەوەی دووەم دەریخست ئەو کۆرپانەی کاردانەوەی توندیان نەبوو زیاتر کەسانی دەرەوە خوازن. ئەی تۆ ئایا خۆت بە دەروون خواز دەزانیت یاخود دەرەوە خواز، یان پێت وایە ئەم پۆلینکردنەکەم و کوڕی تێدایە وەشتی لەم شێوەیە بوونی نییە؟ لە کۆمنت ڕای خۆتمان پێ بڵێ.